ئەم پرۆژێ ڕووناچیە تەنها بە ڕووناکردنەوەی ژیرفانی سەرۆکی حکوومەت و دار و دەستەکەیەتی و تاریکردنی ژیانی هاوڵاتیانە. ئەم داهاتەی کە لە هاوڵاتیانی وەردەگرن لە پێناوی بەرژەوەندی هاوڵاتیانە سەرف بکرایەوە، وەڵڵی پێم وابێ هیچ کامێکمان بە گەورە و بچووکەوە هیچ کامێکمان ناڕازی نەبووین. بەڵام ئێمە دڵنیاین لەوەی کە ئەمە ناچێتە خەزێنەی حکوومەتەوە، ناچێتە گیرفانی حکوومەتەوە، دەچێتە گیرفانی شخصەوە. دوکان شوێنی بەرهەمهێنانی وزەی کارەبایە، ئەنی منطقی تێدانێت تۆ بتوانی وزەیەکی کارەبای زۆر بەرهەم بێنی لە کاتێکا مەسەلەن نزیکەی ئەگەر بێت وار 5 وحدەی کارەباکە ئیش بکە نزیکەی 400 مێگاوات کارەبا دەکا. هەموو قەزای دوکان 5 مێگاواتی تەواویشی ناوێت بە هەموو ناحەکانیەوە کە 5 ناحەیە بە پیرەمەگرون و خەلەکان و خدران و هەموو ئەمانە 11 مێگاواتی دەوێت. فەرموو ئەوکەی تر هەموو با بۆ خەڵک بێ، تەنها ئەوەندە بەڕەوای ئێرە ببینن. ئەمە پێشی کارەبای و بچوار کاتژمێری بووە، بەڵام بە نرخی حکومی بووە، ئێستا بێتە بازرگانی. باڵێ بزەبێت بە نرخی حکومی بۆ ئێستا بێتە بازرگانی. خۆ مەگەر ئەم داهاتەی کە لە هاوڵاتیانی وەردەگرن لە پێناوی بەرژەوەندی هاوڵاتیانە سەرف بکرایەوە، وەڵڵی پێم وابێ هیچ کامێکمان بە گەورە و بچووکەوە هیچ کامێکمان ناڕازی نەبووین. بەڵام ئێمە دڵنیاین لەوەی کە ئەمە ناچێتە خەزێنەی حکوومەتەوە، ناچێتە گیرفانی حکوومەتەوە، دەچێتە گیرفانی شخصەوە.